دەوڵەمەندترین گوندی جیهان پەنابەر وەردەگرێت و هەر پەنابەرێک مانگانە $150,000 و ڤێلا و ئۆتۆمبیلی پێدەدرێت. ئێرە بە سروشتە ناوازەکەی دەناسرێتەوە و چەندین شوێنی گەشتیاری نایاب لەخۆ دەگرێت. هەر پەنابەرێک بیەوێت دەتوانێت سەردان بکات و لێی نیشتەجێ بێت. گوندی هواکز لە چین، دەوڵەمەندترین گوند لە جیهاندا. ناوچەی هواکز دەکەوێتە پارێزگای جیانگسو لە ڕۆژهەڵاتی چین. بە دەوڵەمەندترین گوندی جیهان ناودەبرێت. هواکز ناوچەیەکی کەناردەریاییە و بەسەرچاوە کشت و کاڵێ زۆرەکانی و دیمەنە سەرسوڕهێنەرەکانی ناسراوە. دەسەڵاتی چین ساڵانێکە پشتی بە هواکز بەستووە وەک مۆدێلێکی سەرکەوتن بۆ ئەوەی بیسەلمێنێت کە ڕژێمی کۆمۆنیستی توانی لە ماوەی نیو سەدەدا گوندێکی هەژار بگۆڕێت بۆ ناوچەیەکی ئەوپەڕی دەوڵەمەند. جێی ئاماژەیە گوندەکە لە ساڵی 2003 بووە مانشێتی ڕۆژنامەکان لە سەرانسەری چین، کاتێک ڕایگەیاند کە قەبارەی ئابووری ساڵانەی گەیشتووەتە نزیکەی $15 میلیارد. جێگەی سەرنجە مامەڵە و کاری دانیشتوانی گوندەکە نهێنین. بەو پێی چوونە ژوورەوەی ڕاگەاندن قەدەغەیە و ڕێگە بە ڕۆژنامە نووسان نادرێت بە بێوەرگرتنی مۆڵەت لە بەرپرسانی ناوخۆ سەردانی گوندەکە بکەن. بەرپرسانی گوندەکە ئاشکرایان کرد کە پەنابەر وەردەگرن و هەر خێزانێکیش ئۆتۆمبیلێک و ڤێلایەک و مانگانە باڵانسی بانکی تا $1 ملیۆن پێدەدەن کە دەکاتە $150,000 ئەمریکی. هەموو ئەمانە کەوتونەتە ژێر یەک مەرجەوە. ئەویش ئەوەیە کە ئەگەر خێزانێک گوندەکە بەجێبهێڵن دەبێت هەموو ئەوانە ڕادەست بکەنەوە کە وەریان گرتووە.